سڵاوتان لێ بێەوە کاتتان باش کاتی ئابوووریە ئەم بابەتە ئابوووریانتان بۆ باس. وەفدەکەی عێراق لە وەزارەتی دارایی و دەسەڵاتی دادوەری عێراق پێک دێت لەگەڵ هەرێم کۆ دەبنەوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە تا کۆتایی ئەم ساڵ. عێراق بڕیاریدا هاوردەی شیشی ئێرانی قەدەغە بکات، نرخەکەشی بەرز بووە. کاسبکارێک دەڵێت بازار وەک جاران نییە و جگە لە شیش نرخی کەرەستەکانی تر وەک خۆیت. ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران وتی وێزگە ئەتۆمیەکانمان زیانی بەرچاویان پێ نەگەیشتووە. ئەم قسانەی خامنەی کاریگەری لەسەر تمەن دروست کرد و بەهارکەی بەرامبەر بە دۆلار دابڕ. دواکەوتنی موچە کاریگەری گەورەی لەسەر کار و کەسابەت دروست کردووە. دوکاندار و کاسبکاران کڕیاریان کەم بۆتەوە. جوڵەی بازار تەواو لاواز بوو. سەرنجتان ڕاکێشم بۆ هەواڵێکی تایبەت بە بابەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان. بڕیارە وەفدێکی باڵای تەکنیکی و حکومی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکەن لەگەڵ هاوتاکانیان لە هەرێمی کوردستان کۆبنەوە. ئامانجی کۆبوونەوەکە دۆزینەوەی دەرچەیەکی یاساییە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی هەرێم و دۆزینەوەی ڕێگاکان بۆ جێکردنەوەی خەرجی موچەی هەرێم لە نێو خەرجەکانی حکومەتی فیدراڵ. هاتنی وەفدەکەی حکومەتی عێراق لە ئانووساتە و ئەشیانەوێت ئەو بڕیاری کە وەزارەتی دارایی عێراق یابووی کە بەشی هەرێم لە بوجە تەواو بووە ڕێگەیەکی یاسایی بدۆزنەوە کە بڕیارێکی یاسایی دەرچێ ئەو بڕیاری وەزارەتی دارایی هەڵپەسێرێ بە شێوازێک کە نەبێتە هۆی ئەحراجی نە حکومەتی عێراق نە هەرێمی کوردستان. بۆ ئەم بابەتە وەفدەکە لە هەریەک لە وەزارەتی دارایی و دەسەڵاتی دادوەری عێراق و چاودێری دارایی عێراق لەگەڵ هاوتاکانیان لە هەرێمی کوردستان کۆبنەوە و تیمی وەزارەتی نەوتی عێراقیشیان لەگەڵەوێ. لێرە باسێکی ئەو کۆبوونەوەی وەفدی هەردوولاتان بۆ کەم و لەسەر چی قساکەن ئایا ئەگەری ڕێکەوتن هەیە یاخودنا. ئەگەری ڕێکەوتن تا چەندێکە و موچەی چەند مانگ بۆ هەرێمی کوردستان هەیە بۆ یەک مانگەم ڕێکەوت ناکرێت یاخود بۆ چەند مانگ. بێگومان ئەو وەفدەی سەردانی هەرێمی کوردستانەکەن لە چەند لایەنێکی جیاواز پێک دێت نەک تەنها لە وەزارەتی دارایی عێراق. نوێنەری ئەنجومەنی دادوەری عێراقی تیا دەسەڵاتی دادوەری هەروەها نوێنەری وەزارەتی دارایی تیا لە وەزارەتی دارایی بەڕێوەبەری ژمێریاری و هەروەها بەشی بوجە و یاسایی و کۆمەڵێک ڕاوێژکاریشان لەگەڵا بێ و لەما کاتا وەزارەتی نەوتی حکومەتی فیدراڵیش نوێنەریانە بێ لە وەفدەکە و هەروەها چاودێری دارایی عێراقیش بەشێکە بن لەو تیم وەفدەی کە حکومەتی عێراقی نێرێ بۆ هەرێمی کوردستان بۆی لەگەڵ هاوتاکانیانە قسە بکەن لەسەر کێشەکانی موچە. لەسەر چی قساکەن سێ تەوەری سەرەکیان هەیە کە بریتێ لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کەی دەست پێ بکاتەوە چۆن دەست پێ بکاتەوە کێشەکانی چارەسەر بکرێ هاوکات لەبارەی داهاتی هەرێمی کوردستان چ داهاتی نەوتی بێت چ نانەوتی بێت لەگەڵ بابەتی تەکنیکی مەبەستمان ڕێخستنی لیستەکانی موچەیە کە ئێستا پێتانەڵم کێشەی تایە یاخود هەندێ بابەتی تر هەیە کە وردکراوەی ئەم تەوەرانن ئەبنە بنەمای کۆبوونەوەکانی نێوان هەردوولا. جیاواز لەمە هەندێ بابەتی تر کە ئەم سێتەوەرە وردترەکەنەوە لەسەر ئەو بابەتانە قساکەن کە پەیوەستە بە بابەتی داهاتی نەوتی داهاتی نانەوتی و هەروەها دیوانی راپۆرتی دیوانی چاودێری دارایی لەگەڵ پشکی هەرێم لە بودجەی سێ ساڵی لەگەڵ بابەتەکانی پەیوەست بە بڕی خەرجی موچە. بڕی خەرجی موچە بەبەستیان ئەوەیە عێراق تاکو ئێستا نایەوێ بڵێ من 950 ملیار هەموو مانگێکە نێرم. ئەگەری هەیە پێشنیاری 750 ملیارێک 800 ملیارێک کا بۆ هەرێمی کوردستان هەرێکستان سوورە لەسەرەوەی کە بێ 950 ملیار دیناری بۆ بێ لە کۆبوونەوەکانە گفتوگوی لەسەرکە و هەروەها بابەتی داهاتی نەوتی و داهاتی نانەوتی هەرێم لە ڕابردووە چۆن بووە بە چیا خەرجکراوە بۆ هەمووی نەگەڕێنراوەتە بۆ ناوەن لەگەڵ راپۆرتی چاودێری دارایی عێراق وەرێم کە پێکەوە ئامادەیان کردووە. هەندێک کلێن و کێشە و گرفتی تیا لەسەر بابەتانش گفتوگۆ کرێت سەرباری ئەوە بە بانکیکردنی موچە لە ڕۆ تەکنیکەکەی لیستی موچەی هەرێمی کوردستان کێشەی نەماوە لە مانگی یەک هەردوو وەزارەت لە سەری ڕێکەوتون هەردوو حکومەت لیستی مانگی یەکیان کردو بە بنەما
و ئیتر لەسەر بابەتی لیستی موچە ناوی ئەحمەدی دەجارتیایە و ناوی مححمودی 20 جارتیا و شتانە نەماوە لیستەکە مشکلەی نیە هەموو مانگەوە خۆی ڕۆ و گرفتێک دروست ناکات تەنها بابەتی تەکنیکینی و لیستەکە نەبێکەن دێجار لێبڕینی خانشینی ناوی خانشینی زیابێ کەمەکە ئەو بابەتانەیە کە تا ئەستێگاسان ئێستا ئەوەیە کە ئایا موچەیەت یاخودنە ئەو وەفدەی عێراق بەو نیەتێن کە ڕێبکەون و لە هەرێمی کوردستانیشەوە هەمان نیەتەیە بۆیە تا کۆتایی ئەم ساڵ لە دوای ئەو کۆبوونەوەیە کێشەی موچە تا ئەستێک نامێنێت تا کۆتایی ئەم ساڵ ئیتر من ناڵەمەر ئەو هەشت مانگەی کە هەیە هەمووی وەرەگرت بەستر لە یەکی مانگ بۆ 15 مانگ مەبەستە مانگی حوتە پارە لە بەغاوێت ئیتر ماگانە بۆ شێوازێت ئیتر 5 موچەی تر وەرەگری یا حوت موچەی تر وەرەگری ئەوە ئیتر زۆرترینەکەی بێ لەم ساڵ و تا مانگی 11 و 12 کار بە و ڕێکەوتنی نێوان ئەو دوو وەفتێت کە سەردانی هەرێمەکەن و لەگە هەرێم کۆبن باسی بابەتێکترتان بۆ بکەم لە هەرێمی کوردستان کەرەستەی بیناسازی گۆڕانکاری لە نرخی کەرەستەی بیناسازی ڕوویەوە و شیش نرخەکەی بەرز بۆتەوە بەپێی بڕیارێک هاوردی شیشی ئێرانی قەدەغە کراوە لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق شیشی ئێرانی و تورکی و شیشی ناوخۆی خۆمان هەیە و لە عێراقیش ئەم سیانە و شیشی عێراقیش هەیە بەهۆیەوە شیشی بیناسازی کە بڕیار دا و شیشی ئێرانی نێت چکە تا ئەستێ نرخەکەی کەم بوو و هەروەها لە بازاریشە جێگرتنەوەی بڕەکەی تا ئەستێ بە خێرایی ئاسانیە نرخەکەی بەرز بۆتەوە لە کاتێکدا کە ئەمە دۆخی بازار و بژێوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشە و نەبوونی پارە بۆتەوە خەڵکێک هەیە نەبوونە پارەی کەمی هەیە سەرچاوی داهاتی کەمی کردووە لەگەڵ ئەمەش نرخی بەشێکتر لە کەرەستە بیناسازیەکان وە خۆی ماوەتەوە بەرز نەبوونەتەوە بەڵام کاسبکاران دەڵێن بازارمان نییە فرۆشمان تا ئاستی وەستە سڵاوتان لێ بێ و کاتتان باش ئێستا من لە گۆڕەپانی کردن و فرۆشتنی کەلوپەلی بیناسازیم لە هەولێر دیارە ماوەیەک دەبێت ئەنی کەمێک لە نرخەکان گۆڕانکاریان بەسەرداهاتێ لەگەڵەوەشکە ئەنی بازاری ئەم فرۆشتن و خستنە بازاری بەشێک لەو کەلوپەلی بیناسازیانە یعنی سستی زۆری بەخۆوە بینیەوە من یەکێک لەو کاسبکارانم لەگەڵ دەبێتن کە باز لە بازارەکان دەکەین مامەجانەوە کاتت باشەوە وەکو کاسبکارێک لەم بازارە ئێستا بازارتان چۆنە نرخەکان هیچ گۆڕانکاری بەسەرداهاتی بە بەراورد بە پێشووتر پێشەشی بەخێرێن طبعاً ئەرێ وڵا بینەکە بازارەکەمان کز بووە بەهۆی ئەو شەڕی برێن ئیسرائیل و ئێران بازارەکە زۆر کز بوو ئێستا هۆکارەکەش زیاتر دەگەڕێتەوە سەمعاشی لەبەر ئەو هۆکارانە ماشەڵڵا بازارەکە ئێستا ڕاوەستە ئیشکارەکە زۆر زەعیفە سەبارەت بە نرخی شیش ئێستا نرخەکانیان بەسەندا وڵای شیش و چیمەتۆ ئێستا نرخەکەیان تقریبان هەروەکی خۆی بە سەرفیاتی نییە کەس ناکڕی مەعاش نییە وەزعەکە خۆش نییە لە بە ئەو شەڕ و هەرا هۆسەی بازارەکە زۆر زەعیفە بەڕاستی هەمووی ڕاوەستایە بەعام ئێستا لە دەرەوە هاوردە دەکرێت بە نمونە لە ئێرانە شیش و چمەتۆ دێتە بازارەکان نیەوەی کاریگەری لەسەر نرخ کردووە دەبێت ئێستا بەشێک لەو شیش و چمەتویانە نیانە هەرێمی کوردستان تقریبان چیمەتۆیەکە زۆربەی ئێرکانەیە چیمەتۆیەکە ناوەخۆ شیشەکەش هەمووی زیاتر مەعمەل هەولێرە و سلێمانیە و ئەوەی نەکردیە بەس نافرۆشێ کڕین و فرۆشتنی نیە ڕاوەستەیە بازارەکە لەبەر ئەوەی ئەو هۆکاری برێن مەعاش و برێن ئەو شەڕ و قەیران ئەوە بازارەکە زۆر ئەگەر لە بازار ئێستا تقریبان بە 6 وەرەقە و 20 دۆلاریە لەو دەورەیە 30 و 20 و کمترە و زیاترە و عەسەب ئەوەیە زۆرەکانی هیچ فەرقەشی هەیە ئێستا هەولێر و ئێرانیش ئاشیشش برێن زۆرەکانی دووسێ نەوعی هەیە سلێمانی هەیە هەولێر هەیە چیمەتۆش 4-5 نەوعەن هەیە ئەویش لە 73 دۆلار و 65 دۆلار و عەسەبەوێ بەس چیمەتۆ ماسەکە لە هەر هەمووان باشترە ئەو دەرەجەیەکە و ئێمارەی ئەحمەد ئیسماعیل چیمەتۆیەکی زۆر چاک ئەو ڕەقەمیەکە بەڕێز دنیا خۆ بەخێرن سەرچاوە زۆر سپاس بەڵێ ئەوەی کە دیارە کاسبکارە باسی کرد بازارەکانیان سستە لەگەڵ ئەوەش دەگوترێتن ینی هاوردە نەکردن یاخود نهێنانی شیش و چمەنتۆ لە وڵاتی ئێران کەمێک گۆڕانکاری لەسەر نرخەکان دروست کردووە بە تایبەت ئەوانەی کە شارەزانە یاخود ئەوانەی کە پێویستیان بەوە دەبێت بێنە بازارەکان
کەلوپەلی بیناسازی بکڕن بە تایبەت شیش نرخەکان جیاوازە لە هەولێر سلێمانی بە هەماشەوە و شیشی ئێرانیش بە هەماشەوە لەگەڵ ئەوەش چیمەتۆش نرخەکانیان جیاوازە لە دەگوترێتن 50 دلار هەیە ئێرانی بەڵام ئێستا ئاوردە ناکرێت بە هەماشەوە 70 دلار و کەمتر لە 70 دلاریش لە بازاڕەکانی ئەوەی کە هەیە دەگوترێت لە ماوەی چەند ڕۆژێکە نرخەکان بەرزبووە بخۆوە بەڵام لێ بازاڕیەکە یەکەشترەوە کارانێکە کاسبکاران لێرە پێوە دەناڵێت. قارەمان جەوهەر بوو پامنێری کورسانیز لەوەلێر چوو بۆ یەکێک لەو شوێنانی کە پێوە تێمەحەلی فرۆشتنی چیمەنتۆ و لم و چە و شیش کابرای خاوەن محەلەی و ماشەڵڵا بازاڕ نییە ئەو بێمەعاش و شتە تەسیری بوو ئەم شەڕەشەونی تر بازاڕی وێران کرد نرخی شیژوتی ئەو نەگۆڕاوە پێچێش تاوەجبەی نوێ نەگەشتێتە بازار بەڵام بەگشتی لە عێراق هەر تەنێک شیش نزیکەی 80 دلار بۆ 100 دلار گرانتر بۆ بۆی ڕاگررتنی قەدەغی هێنانی شیشی ئێرانی لەگەڵ کرێکار قادر بەڕێوەبەری بەرهێنا لە کۆمپانیای ئەلفاستیل قسە حەکەم کە ڕۆڵێکی باشانە لە بەرهێنانی شیشە کاکرێکار سڵاو لێبێ قەدەغەی شیشی ئێرانی کراوە کە بێتە بازارەکانی عێراق ئەمە چ کاریگەرێک لەسەر بازارەکە دروستەکە ئێمە بەشی ناوخۆی خۆمانمان هەیە ترسمان نەبێ ئوستادیان کاگویلە سڵاو لە بەڕێزت زۆر سپاس سڵاو لە بینەرانی کورسان نیوسیش ئەم بڕیارەی کە حکوومەتی عێراقی داوێتی بەدڵنیاییەوە بڕیارێکە کە جێگای دەستخۆشیە لایەن کارگەکانی بەرهەمهێنانی شیشەوە بە مەبەستی پاراستنی بەرهەمی ناوخۆ لە بازاڕەکاندا بۆی ئەو کارگانەی کە لە خوار و ناوەڕاستی عێراق بەرهەمی شیش دەخەنە بازاڕەکانەوە بتوانن شیشەکانیان ساغ بکەنەوە و ئەو قازانجەی کە هەیە بەدەستی بێنن پەیوەست بەوەی کە ئایا نرخی شیش بەرز بۆتەوە بەدڵنیاییەوە ئەوە هۆکاری هەیە کاک بیلال ئەو هۆکارانی ئەم قەدەغەکردنی یاشتی تریشە ئۆستادیان ئەم شیشە کاتێک ئێستا شیش لە ئێرانەوە هەوردەی هەرێمی کوردستان و خواروی عێراقیش دەکرا وای کردبوو کە شیشی هەرێمی کوردستان ئەو کارگانەی کە شیش بەرهەم دێنن لە زەرت دابن یعنی هەتاکو 2 مانگ 3 مانگ پەژێ ساش ئەو کارگانە ئەگەر هاتبە و قەرارێکی ئەوای لێ نەدرابە لە خواروی عێراق وە لە بەتایبەتتر لە هەرێمی کوردستاندا وای لێ دەهات کە بەشێک لە کارەکان دەبوو کارەکانیان داخستبە کام بەش دەبوو هۆیەوەی کە خەڵکێکی زۆر بێکار بمێنێتەوە لەبەر چی لەبەرەوەی تێچووی بەرهەمهێنانی شیش لە هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی دراوسێ زۆرە پرسیاری ئەوەت کرد کە ئایا پێداویستی ناوخۆ کارگەکانی بەرهەمهێنانی شیش لە هەرێمی کوردستان و عێراق دەتوانن هەموو پێداویستیەکانی شیش لە بازاردا دابین بکەن بەڵێ بەدڵنیاییەوە دەتوانن وەکو پێداویستی دابینکردن دوو لایەنی هەیە یەکەمیان ئەوەیە لە ڕووی لۆجستیکیەوە ئایا ئەو بەڕی کە بەرهەم دێت لە خواروو ناوەڕاستی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بەشی پێداویستی بازار دەکە هیچ دااتێک شتێکی گشتی لە عێراق پێویستمان بە چەند تۆن چەندیش بەرهەمێنی بەڵێ ئوستازیان بەڵێ ئوستازیان لە عێراقدا ئێمە ساڵانە بەنزیکەی پێویستمان بە 7 ملیۆن تەن شیشەیە ئەم شیشە کە بازار پێویستێتی لە هەرێمی کوردستان بە تەنها توانای هەیە کە 4 ملیۆن تەن دابین بکات لە ئێستاداوە بەرەو زیاتریش دەچێت پێوەی کە کارگەی زیاتر ئێستا کارگەی زیاتر دەکرێتەوە و لە خواروی عێراقیش بەدڵنیاییەوە ئێستا کارگەی نوێ دەکرێتەوە و بەردەوام خەریکن کارگەی تر دروست دەکەن ئەمە ژوا دەکات پێداویستی ناوخۆ بە شێوەیەکی باش دابین بکرێت ئەمە لە ڕووی پێداویستیەوە بەڵێ هەرێمی کوردستان و عێراق توانای ئەویان هەیە کە پێداویستی شیش دابین بکەن لە بازاڕەکاندا لایەنێکی تری ئوستادیان کە ئەوە بەنسبەت بوونەوە وەکو ئەندازیارێک ینی گرنگترە لایەنی کوالێتیەکەیەتی لەبەرەوەی بەستم بوو پرسیاریکەم بەس کوالێتیەکی جۆری کاکرێکار چ جیاوازیەک هەیە لە نێوان شیشی ناوخۆی خۆمان هی هەرێم بە یاخود عێراق لەگەڵ شیشی تورکی و ئێرانی هیچ جیاوازێک یا تەنها بەس نرخەکان کاریگەری هەیە ئوستازیان بەدڵنیاییەوە جیاوازی هەیە ئەوەی کە من بەکارم هێناوە و ئەوەی کە لە بازاڕەکەدام و چاودێری دەکەم جیاوازی هەیە خۆی شیش کە دیزاینەرەکان دیزایانی بینە و باڵەخانەکان دەکەن هەنێک تایبەتمەندی هەیە لە شیشەکەدا بەکاری دێنە بۆی دیزایانی پێ بکەن ئەو تایبەتمەندیانە چییە بۆ منە لە ڕووی پێکاتەیەوە پێکاتە کیمیایی ئەو شیشە چۆنە ئایا لە ڕووی میکانیکیەوە لە ڕووی هێزی میکانیکەوە ئەو شیشە چەند توانای کشانی هەیە
و چەند توانای ئەوەی هەیە کە یاری بکات لە کاتی ئەوەی کە هێزێکی دەرەکی دەکەوێتە سەری و لە ڕووی فیزیکیەوە ئایا ڕووکاری ئەو شیشە چۆنە چۆن نیە بەدڵنیاییەوە ئەو شیشەی کە لە هەرێمی کوردستان بە تایبەتتر بەرهەم دێت لە ڕووی کواڵێتیەوە زۆر پێشکەوتووە و زۆر باشە بۆیە لێرەوە یعنی داوا لە بەڕێزان لە ئەندازیارە بەڕێزەکان دەکەم کە هاانیان دەدەم کە شیشی ناوخۆ بەکاربێنن بە شێوەیە کە سەرەتا پشکنینی بۆ بکەن ئەو جارە بەکاری بێن وە دڵنیاشم لەوەی کە زۆربەی ئەو شیشانی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێت شیشی زۆر باش یاخود بە پێی ستانداردی گرنگە باس کرد خەڵک ئەتوانێت خۆی ئەم پشکینە بکە یاخود بە دواداچوونێ بکە بزانێت شیشی باش کامەیە بێ لا خەڵکی شارەزا و لە تاقیگەیە بکرێت ئستازیان ئەبێت شیش چەند لایەنێکی بەگەوەی باسم کرد لایەنە میکانیکیەکەی خەڵک ناتوانێت خۆی بیپشکنێت لەبەرەوەی جیهازی تایبەت هەیە لە ڕێگەی تاقیەکانی ناوەندی سلێمانی یاخود پارێزگای هەولێر یاخود تاقیگەی ناوەندی بەغدادەوە پشکنینی بۆ دەکرێت و بەڵام لایەنە ڕووکاریەکەی خەڵک دەتوانێت پشکنینی بۆ بکات بەڵام هەردوو لایەنی گرینگە ئوستازیان تەنها لایەنێکی نییە ئێمە ئەو کارگانێک کە لە هەرێمی کوردستاندا شیش بەرهەم دێنن بەردەوام شیشیان دەنێرن بۆ تاقیگەکان و بەردەوام تاقیەکانی ناوەندی بە تایبەتی لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هەمومان یەک دێن سەردانمان دەکەن بە شێوەیەکی هەڕەمەکی یعنی شیشی دیاریکراو نییە بە شێوەیەکی هەڕەمەکی شیشەکان هەڵدەبژێرن و دەیبن بۆ تاقیکردنەوەکان بەدڵنیاییەوە شیشی زۆر باشن هەمووشیان لە تاقیکردنەوەکاندا بە پێی ئەو ستانداردانەی کە پەیڕەو دەکرێت دەردەچنوێت کێشەیەکیان نییە لە ڕووی نرخەوە ئوستازیان ئەو بابەتەی کە هەیە وا دەکات کە شیشی هەرێمی کوردستان یاخود خواروی عێراق نرخەکەی زیاتر بێت بە نزیکەی 40 بۆ 50 یاخود 6 دلار بە پێی ئاستەکەی بە پێی کاتەکەی ئەمە هۆکاری هەیە هۆکارییان ئەوەیە کە ئەو تێچووی کە بۆ بەرهەمێنانی شیش لە وڵاتانی دەوروبەردا هەیە لە هەرێمی کوردستان دانیە ئەمە هۆکاری سەرەکیەتی ئەگەر بێت باز لە هۆکارەکانی بکەین یەکێک لەوانە تێچووی کارەبایە لە بۆ نمونە لە ئێران تێچووی کارەبا بۆ وعدەیەک زۆر کەمە بەڵام لە هەرێمی کوردستان بە تایبەتی 120 دلار بۆ هەر وعدەیەک کە ئەمە ژوا دەکات باگرانێکی زۆر لەسەر کارەکانی بەرهەمێنانی شیش دروست بکات و تەنانەت ئوستاز کاک بیلال لێرە لە هەرێمی کوردستان بەراورد بە خواروی عێراق فەرق هەیە جیاوازیەکی زۆر هەیە لە نرخی کارەبادا لە هەرێمی کوردستان وەگۆی باسم کرد بۆ هەر یونتێک 120 دلارە 120 دینارە عفوەن بەڵام لە خواروی عێراق بە 6 دینارە هەر ئەو قازانجە هەر ئەم قازانجە بۆ کارەکانی بەرهەمهێنان بمێنێتەوە باش کاکرێکە ئەمە یەک تۆزتر پێم بڵێ منەوە دەکات کارگەکانی هەرێمی کوردستان بکوێتە مەترسیەوە بەراورد بە خواروی عێراقیش خەڵکی تێ بگەین 1 تۆن شیش چەند تێچووی کارەبا لەسەر نرخەکەی زیاکانی تا نرخی کارەبا زیاتر بێ بۆ نەبوو بە 120 ئەو 60 جیاوازی لە تەنێ شیشال چەند دۆلار فەرقەکا بووی ساز جیاوازیەکەی بەلایانی کەمەوە 6 بۆ 70 دلارە ئەو زۆرە بڕەکەی باشە گەر ئێمە دلار فەرقی هەنگاوی پێویست نەدرێت ئەگەر تێچووی معاملەکانی خواروی ئەوە بەنیوەی ئەوە کە ئێستا هەیە بەڵێ فەرمو مەبەستمەوە بوو ئەگەر بێت و معاملەکانی خۆمان و حکومەتی هەرێم خۆی ڕێوشێنی پێویست نەگرێتە بەر ئەتوانین کێبڕکەی نرخی ناوەڕاست و باشوورکەین بۆ حاڵەوە یەکێک تر لەو کێشە سەرەکیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کارگەکان بەدەستیەوە دەناڵێنن ئەوەیە بەشێک لەو کارگانی کە لێرەکانە کارگەی بەرهەمێنانی شیشیان هەیە ڕۆیشتون لە خوار و ناوەڕاستی عێراق کارگەی تریان کردوتەوە لەبەرچی لەبەرەوەی کابرا تێچووی کارەبای کەمترە لەبەرچی لەبەرەوەی کە غازی شلی پێ دەدرێت لەبەرەوەی نەوتی ڕەشی پێ دەدرێت گازۆیلی پێ دەدرێت هەمووی بە نرخی حکومی پێی دەدرێت بەڵام لێرەکانە ئەوە دەبێت نەوتی ڕەش بە نرخی بازار بکری گاز بە نرخی بازار بکری ئەمانە هەموو تێچوون و لایەنێکی تری ئەوە وسات گومرگە یعنی گومرگێکی زۆر دەچێتە سەر ئەو مەوادانەی کە ئێمە لە دەرەوە ڕەهاوردەی دەکەین و هۆکارێکی تری ئەوەیە لێرە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە من لەگەڵ پاڵپشتی ئەوەدام و پاڵپشتی ئەوە دەکەم کە دەستی کاری ناوخۆ بەکار بهێنرێت ئەولەویەت بدرێ بەوان بەڵام هەنێک بەشی تایبەتمەند هەیە لەم کارگانەدا کە کارمەندی ناوخۆ ناتوانێت ئیشی تێدا بکە ئێستا من بەشێکی نیوەی کارگەکەم وەستاندووە لەبەرچی لەبەرەوەی کارمەندم نییە کاری تێدا بکات ئێوەرە من 100 نەفرم پێویستە ئێستا با دەستی کاری ناوخۆ بێت من ئیشم هەیە بۆی بەڵام لەو شوێنانە هەنێک شوێن هەیە شوێنی ئیشکردنیان ناخۆشە
زۆر ئەوە نیە یعنی دووکەڵێکی زۆری تێدایە بۆیە ناچاری هەنێک خەڵکی تەکنیکی زیرەک هەیە کە تۆ لە کوردستان دەستی ناکەوێت پێویستە هەنێک خەڵک بێنی لە دەرەوە ڕاویزیان پێ بدرێت بەڵام ئەمە ئێستا نیوەی کارگەکەم وەستاندووە لەبەرەوەی کە لە وەزارەتی ناوخۆ و حکومەتی هەرێمی کوردستانەوە ڕێگە نادەکات کارگانی خۆمان توانێت بەرهێنانی شیشیان چۆنە ئوستازیان تەواوی کەم ئەمە زۆگریگە تەواوی کەم لێرەدا کە من 100 نەفەر بێنم هیبیانی بۆ نمونە 50 نەفەر بێنم هیبیانی لەڕێی ئەوەوە کە بەشێکی کارگەکەم کەوانده ئیش لەڕێی ئەوە ئەتوانم 150 کارمەندی تری کورد بخوێن بەسەر ئیش ئێستا ناتوانم ئەو 150 کارمەندەش بخوێن بەسەر ئیش لەبەرچ لەبەرەوەی ڕێگەم نادرێت ئەو 50 کارمەندی تر بێنم باش توانای کارگەکانی خۆمان چۆنە لە ڕووی کوالێتی و بەرهێنانی جۆری جیاواز دەتوانین یەک جۆر بەرهەمبێنیان هەر جۆرە شیش هەبێت لە دنیای ئەمەش دەتوانین بەرهەمبێنین ئوستازیان لە کوردستاندا کارگەکان بە پێی ستانداردی جیاواز بەرهەمبێنن وەکەوەی کە باس بکرد پێی ستانداردی ISO و ASTM و یاخود بریتیش ستانداردە ئەمریکای تایبەتمەندی خۆی هەیە ئێمە وەکو کارگەی ئەلفاستیل بە پێی ستانداردی ASTM 650 شیش بەرهەمدێنین و ئێمە یەکەم کارگەین لەسەر ئاسی عێراق و ناوچەکەدا کە جۆرێکی شیشی تایبەتمان بەرهەمهێناوە کە ئەویش ئەوەیە کە شیشەکە توانای بەرگەگرتنی زەمین لەرزەی زیاترە بە بەراورد بە شیشی ئاسایی کە ئەو بینا و باڵەخانە ئەو ئەندازیارە بەڕێزانەی کە لە پێکاتە بیناکان دیزاین دەکەن ئەزانن کە پێداویستێک لە ستانداردی ACI دا ئەو بینانێک کە بە ACI 318 دیزاین دەکرێن پێداویستێک لەوەدا وات لێ دەکات کە هەنێک تایبەتمەندی زیاتر بدرێ بە شیشەکە بۆ ئەوەی توانای بەرگەگرتنی زەمین لەرزەی زیاتر بێت ئێستا ئێمە لە سەر ئاستی عێراقدا و لە ناوچەکەش یەکەم کارگەینە کە توانی وانە ئەو جۆرە شیشە بەرهەم بێنین و ئێستا لە پارێزگای سلێمانی بە تایبەتتر بەهۆی ئەوەی کە پارێزگای سلێمانی نزیکە لە خاڵی سنووری پلێتی نێوان پلێتی عەرەبی و پلێتی پێرشیان پلێتەوە وا دەکات کە زەمین لەرزەی زیاتر نزیکتر و مەترسیاتر تێدا ڕوو بدات لە پارێزگای سلێمانی ئەم جۆرە شیشە زۆر بەکاردێت و خواستێکی زۆری لەسێرە و بە خۆشحاڵیەوە زانکۆی سلێمانی و تاقیگەی ناوەندی پارێزگای سلێمانی ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو لەوەی کە ئەم جۆرە شیشە وا بکەن کە بیخەنە ناو تاقیکردنەوەکانیەوە و ئەوان یەکەم جار بەم کارە هەستان بۆیە جێگای دەستخۆشیە لە هەردوو لایەن و ئێمە ژۆکو یەکەم کارگەی ئەلفاستیل توانیمە لە هەموو عێراقدا ئەم جۆرە شیشە بەرهەم بین و ئێستا لە بەتایبەتی لە پارێزگای سلێمانی خواستێکی زۆری لەسەرە ئەندازیار کرێکار قادر بەڕێبەری بەرهەمهێنان لە کارگەی ئەلفاستیل زۆر سپاس لە ڕانێ لەگەڵمانە بووی باسی بارودۆخی بازاری شیشی بۆ کردوتی کارەکانی خۆمان شیشی باش بەرهەمهێنن بەڵام کێشەمان هەیە حکوومەتی عێراق لە ناوەڕاست و باشوور نرخی کارەبای هەرزان بەڵام لەری کوردستان گرانتر ئاوا بڕوا منافەسەی عێراقمان پێ ناکرێت لە ڕووی نرخەوە باسێکی بایدراوەکانتان بۆکەم بەهای دیناری عێراقی تا هەستێک ئەمڕۆ بەرزنزمێکی کەمی بەخۆبینی تمەنی ئێرانیش بەرامبەر بە دۆلار دابەزی ئەوکات لیرەی سووری بە هەمان شێوەی دینار تا هەستێک کەمێک بەرزونزمی بەخۆبینی و هەمان ئاستی ڕۆژی ڕابردووی هەبوو لیرەی تورکیش کەمێک دابەزینی بەخۆبین دابەزینی تمەن لەژێر کاریگەری لێدوانی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامێران بوو کاتێک وتی وەزگە تۆمیەکانمان زیانی بەرچاویان بەرنەکەوتووە و ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەرمان هێرشەکەینەوە سەری و ئەمریکا لە شەڕەکەیە دۆڕەوە لێرە باسێکی باهای دراوەکانتان بۆ کەم سەرنجتان ڕاکێشم بۆ دیناری عێراقی ئەمڕۆ بازار تا هەستێک دینار ئاراستەیەکی نزمی هەبوو تا 140,600 دینار 750 دیناریش دینار دابەز و دۆلار بەرز بووە بەڵام کاتی داخستنی هاتەوە 140,250 دینار ئەمڕۆ پشوو بوو لە عێراقەوە هۆکار بوو کە دینار کەمێک دابەزی لە هەفتەی ئایندە لەن تا ناوەڕاستی هەفتەی ئایندە ئەگەری بەرزبوونەوەی دینارمان هەیە بۆ 140,000 تا 139,000 ڕووبە 100 پاوەند 192,000 پاوەند ئەمڕۆ بەرامبەر بە دۆلار زۆر بەرز بووە هەر 100 پاوەندی گەیشتە 137 دۆلار و نیو کەەوە بەرزترین ئاستە لە ساڵی 2021 بە خۆی بینی بێ یۆرۆش بە هەمان شێوە بەرزبوونەوەی باشی بە خۆ بینی کە 100 یۆرۆ گەیشتە 170 دۆلار بە دیناری 163,000 دینارە یۆرۆش بەرامبەر بە دۆلار بەرزترین ئاستی لە 2021 تۆمار کرد 100 پاوەندی ڕوتمان 192,000 دینارە سەبارەت بە دۆلار بەرامبەر بە تمەن هەر 100 دۆلارێک 8,400,000 تمەن مامەڵی پێوەکرێ لە بازارەکانی تاران ئەمڕۆ کەمێک دابەزی بەراورد بە ڕۆژی ڕابردوو هەروەها 100 لیرەی تورکیش 3,400 دینارە هەرچی سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری بە 156,000 دینار مامەڵی پێوەکرێ با باسێکی زێرتان بۆ بکەم جیاواز لە بەهای دراوەکان زێر ئەمڕۆ تا ئاستێک بەرزبوونێکی کەمی بە خۆبینی بەراورد بە ڕۆژی ڕابردوو کاتێک دابەزی بوو
هەر ئۆنسەیەک زێر 3380 دلار تا 3330 دلار بەرزبوونەوەی تۆمار کرد سەبارەت بە 1 کیلۆ زێر کە بتێ بۆ نرخە لەو کاتەیە بیکڕی بە 16,700 دلار بووە هەرچی سەبارەت بە لیرەی زێڕە ئەوەی کە 7.2 گرامە لیرەی دوبەی پێوتێ 705 دلارە یەک مسقالزێری ئایارە 21یش نزیکەی 659,000 دینار مامەڵی پێوەکرێت سەبارەت بە ئۆنسەی زیویش ئەمڕۆ بەرزبوونێکی باشی بەخۆبینی بوو هەر ئۆنسەیەک زیو گەیشتە 36 دلار و 47 سنت کە بەراورد بە ڕۆژی ڕابردوو بەرز بۆتەوە باسێکی نەوتان بۆکەم ئەمڕۆ دوێنێ تا ئاستێک نەوت دابەزین و بەرزبوونی زۆری بەخۆ نەبینەوە دووڕسێ ڕۆژی ڕابردوو دابەزینی باشی بەخۆبینی ئەمڕۆ بەنزکەی لە 100 کەمتر یا زیاتر بەرزبوونەوەیان بخۆیانی برێنت یەک بەرمیل نەوتی خاوی برێنت بە نزیکەی 60 دلار و 24 سنت مامەڵی پێوکرێت یەک بەرمیل نەوتی خاوی تەکساسیش بە 65 دلار و 63 سنت هەر سەبارەت بە غازی سروشتیە 1 ملیۆن گەرمۆکەیەکی کە لە پێوەرەکانی بە 3 دلار و 36 سنت مامەڵەی پێوکرێت ئەمە باسی درا و هەروەها کانزاکان بوو لە زێڕ و زی و کەرەستەی خاوی ژۆک و نەوتی خاو لە نەوتی خاو و برێنت و تەکساس و تاگا تەخازی سروشتی لەگەڵ هێمنکەوا پامێر کورسات نیوز لە سلێمانی قساکەم زانین باردۆخی بازاری درا و چۆنە هێمن سڵاو لێبێ دینار تمەن یۆرۆ و پاوەند دۆخیان چۆنە بە تایبەت یۆرۆ و پاوەند ئەمڕۆ چاک بەرز بۆتەوە بەڵێ بیلا سڵاو لە تۆ و سڵاو لە بینەران یارمەسا لە بازاری دۆلارەکەی تر وردەوردەوە بازار داخرێت تر عادەتەن لەم کاتانەیە بازار داخرێت بەڵام ئەوەی کە بینیمان لەم چەند ڕۆژەیە بە تایبەت دوای ئاگربەسی نێوان ئیسرائیل و ئێران ئەو دۆخەی کە هاتە پێشەوە گۆڕانکاری تەواو لە بەهای دراوەکاندا ڕوویدا بە تایبەت لە دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار و تمەن بەرامبەر بە دۆلار ئەو دراوانەی کە هەیە بە جۆرێک بازار گۆڕانکاریەکی بەخۆ بینێمە لە کاتێکدایە لەگەڵ دەستپێکی و ئاڵۆزیەی نێوان ئیسرائیل و ئێران کە ڕوویدا بینیمان بەهای ئەم دراوانە تا ڕادەیەک بەهاکانیان دابەزی بەڵام ێستا جارێکی دیکە بەیان بەرز بۆتەوە بازار بەردەوام ڕۆژانە جموجوڵی خۆی هەیە و هاوڵاتیان دێن ئەوەی کە پێویست بێ دەیکڕێەوە جگە لەو ئاڵۆزیانەی کە هەبوو بێگومان هۆکاری دیکەشەیە بۆ دابەزینی بەهای دۆلار یاخود بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار وە تمەنیش باماشێوە من دەسمە لای میوانەکەم ئەویش مامۆسا ئەحمەد عەلی بۆی زانیاریمان باتێ لەسەر ئەو گۆڕانکاریانەی لەسەر دراوەکان کە ڕوو دەدات لە ماوەداوە دەنگۆیەوە هەیە کاگەری هەیە ئەگەر ئەم دۆخی ێسا بەم جێگیریە بمێنێت وەگەریە لە ڕۆژانەی داهاتوودا بەهای دینار زیاتر بەرز بێتەوە من دەچمە لای ئەو زانیاری زیاتر وەرەگرما مۆساگەربێت تێرە ئازێت نەبێ سڵاو لێبێ ئەوم کاتت باش سەبارەت بە بەهای دراوەکان بە تایبەت دۆلار و دینار ئێستا بازاری چۆن بینیمان لە سەرەتای ئاڵۆزیەکاندا تا ڕادەیەک بەهای دینار بەهاکەی لەدەستدا پێشێکی سڵاو ڕێز بۆ بەڕێست و بووە و کارەکان و بۆ بیسەن و بیرەکانیشتان بەڕێز ئێمە پێش دەستپێکی شەڕەکە باسکەین پێشەوەی ڕۆژی پێنجشەممە کە ڕۆشتینەوە دۆلار بە 141,350 دینار بوو کە بازارمان داخست ڕۆشتینەوە بوو شەوی پێنجشەممە لە سەهێنی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە تێک چوو دەوڵەتی جوولەکە خەسفی کرد یەکسەر ڕاستەخۆ لێرە بازار سەرکەوت تا حدودی 140,000 ئەیان فرۆشت ینی سەرکەوتنێکی زۆری بەسە خۆیەوە بینی بۆ تمەن شکانێکی خراپ تووشی بوو ئێوارەکە ڕۆشتینەوە 7,150,000 تمەن بە 100 دلار بوو کۆبیانی ڕۆژی هەینی کە هاتینەوە شەڕەکە دەستی پێکرد بوو دەستەکە تا 8,700,000 ڕۆی حواڵەکە کە ڕۆشتینەوە ڕۆژی پێنجشەممە بە 8,200,000 بوو کە هاتینەوە ڕۆژی هەینی بوو بە 9,600,000 ینی خراپ شکات 10,000 تمەنێک بە قەولی عام و بە قەولی مستەڵەحی بازاڕیش ملیۆنێک و کەسێک تمەن شکا بوو لە 100 دلارە خراپی بەسەر هاتبوو بەڵام وردەوردە کە شەڕەکە ڕوویدا و جمهوری ئیسلامی ئێران دەعمی پارەکەی خۆی کرد لە ڕێیدوبەیەوە نەیەش زیاتر سەرکەوێت تۆزێک هاتە خوارەوە بەڵام کە ئاشتێکە ڕاگەیانرا بە تەواوی هاتە خوارەوە حواڵەکە لە 9,600,000 هاتەوە بۆ 8,200,000 دەستیەکەش لە 8,800,000 هاتەوە بۆ 7,100,000 هەر هەموو بەهاکان بە ڕاگرتنی شەڕەکات نۆ خوارەوە ئێمڕۆ بەهای تمەن سپاچەکمان ئێمە پێڵین دەستی سپاچەکی ئێرانی 7,200,000 بە 100 دلار بوو سپاچەکەکە و حواڵەکەش 8,350,000 بە 100 دلار بوو دینار بەرامبەر بە دۆلار ئێستا ئەم لە 141,250
بەهای دراوەکانی دیکە بە تایبەت پاوەن و یۆرۆ ئەوانە چۆنەوەی کەزانێت ئەوانش تا ڕادێکی ما بگۆڕن بەڵێ بەڵێ هێژەمووی ڕەبتە بە دۆلارەوە کە دۆلار سەرکەوت ئەوش عادەتی سەرەکەوێت کە دۆلار دابەزی بەرامبەر بە دیناریان ئەتوانم بڵێم حەمد و سەنا بۆ خوا دیناری عراقی بەرامبەر هەموو دراوەکان بەخۆت بوو هەر بەم وەستانی شەڕا وەنسەی ئاڵتونیش وەنسەی ئاڵتونیش هات بەرەو خوارد تا نزیکی حدودی 3400 ڕۆی ساتێتەوە بە 300 بگرە خواردتریش ینی ئەویش تاسیری لە ئاڵتون وەنسەی عالەمیش هەیە وەستانی شەڕەکە هۆکاری ئاڵۆزیانە هیچ هۆکارێکی دیکەیە بۆ بۆنونە بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بەدە چکە دەگوی وێڵێن بەهای دینار کەمترە لە بازار یاخۆ بڵێن ببوورە پارە کەمترە ئەم کاریگەری دابەژنەکردنی موچە ئەمانە هیچ کاریگەری خۆی ئەمانە تا ڕادەیە کالیگەری هەیە بەڵام وەکو عامەکە حکوومەتی عراقی بەڕاستی باقی مرکزی عراقی پشتگیرێکی قایم و بەقوەتی دیناری عراقی ئەکات معنیم پێم وانە بەڵێ لە ئاڕۆزەکانە بۆ کاتی سەرەکەویش خەڵکێکەیە ئەترسێ ئەجینا ئەوەش ڕوونادە چکە حکوومەتی عراقی تا ئەو نە ساڵ پابند بووە کە بە 132 بیکاتە بازارەوەکردنی بازاریش بە 132 دڵنییا بە بازار رێتە خوار ناچێتە سەر بە بۆچوون و نەزەری خۆم 130 تیابینم 130 بێتە خوارەوە بەم جێگرێ بمێتەوە حکومەت هیچ پشتگیریەکی قایمی خۆیەکە بەڵام ئەگەر وەساکەش هێوربوونەوە بێ باشترە قوربانتان پێ خۆشحاڵ بڵێ بیلال ئەمە وتەی میوانەکەم بوو سەبارەت بە بەهای دراوەکان بە تایبەت دینار و دۆلار هێمن ئەو کاسبکارە تمەنی بژار شین بوو یەک بەستە بگرێ بەدەستەوە ئیشێکم پێێتی چونکەوە نرخەکەی جیاوازترە لە تمەنەکانی تر باسێکی جیاوازترە لە تمەنی تر وەڵی ئەمە هاوکارم بیلال پرسیارەکە ئەڵێ ئەمە نرخەکەی جیاوازترە لەگەڵ ئەو تمەنانەی دیوازان 50,000 بەڵێ ئەمە بڵین ئێستا 73 بەگەڵایەکە ئەو بڵێ نا 1,300,000 بەگەڵایە بڵێن 300 ئەو 50 1,500,000 جیاوازیە چییە؟ هۆکارەکەی بەزەوەیە بڵین ئەمە بڵین بۆگرتن سوکترە بڵین ئەمە 10 میلیۆنە ئەو دوانی وایە 10 میلیۆنەکە ئەمە بڵین 10 میلیۆنە ئەو دوانی وایە جا 10 میلیۆنە ئەو 50 ئەم سەیە بەزەوەنەیە ئەمیان گرانترە بڵین سەی گرانترە بە 1,300,000 ئەو بە 1,500,000 هەرزانترە بەڵێ بڵێ 200 تمەنی فەرقە بەڵێ بۆ دۆلاری سپی و شینیش بۆ جۆرەیە بەڵێ گەڵای سپی و شینیش فەرقەکات لە بازاڕە بەرە جیاوازیە لێرە هەیە یاخود بەگشتی لە عێراق ئەم جیاوازی هەیە وڵی بە تایبەتی لە سلێمانی ئەڵێن لە هەولێر ژەمە نییە هیخوا بڵێن گەڵار گەڵایەوە بەدەوە شینەوە سپیە بەزەوەیە لە خزمەتە ئەمە وتێ میوانەکە بوو سەبارە بەو تمەنەی کە ئاماژەت پێکرد کە ئەمە 100,000 دیارم 50,000ەکەی لانیە گینا 50,000 شێوەتە نرخەکانیان جیاوازە بە هەمان شێوە بۆ دۆلاری ژوایە دۆلاری یاخۆ بڵێ گەڵای شین و سپی ئەمە لە بازار ڕاوای پێڵێن سپیەکە هەرزانترە لە شینواتە چەند هزارێکیان فەرخە کاندێک لە هاوڵاتی واتە گەڵای سپی پێدێت ئێرە بە چەند هزارێک کەمتری لێ وەرەکەن بە جیاواز لە گەڵاشینەکان بۆیە بەگشتی ئەمە دۆخی بازار بوو ئێستا دایتر وردەوردەوە بازار داخرێ و ئیتر سبەینێ و دوو سبەیش وەک دەزانین بازاری دۆلار دیە تر ئەگەر هەیە لە یەکشەمەدا کاتێ بازار دەکرێتەوە بانکی مرکزی یاخود بانکی ناوەندی کە دۆلار دەخاتە بازارەوەی تر ئەو کاتە گەری هەیە جارێکی دیکە گۆڕانکاری لە بەهای دینار و دۆلار داوێ بە جۆرێک وەگە و میوانەکەم ئاماژەی پێکرد ئەگەرەکان بەو جۆرن بەهای دینار زیاتر بەرز بێتەوە لە بازاردا زۆر باش ئێمە کەمال پامێت کوردستانی هەربژی بەرچاوڕێکی باشیانە خۆت و میوانەکانە قسەی زۆر باشیان کرد لەسەر بازاری دراو ئەو جیاوازەیە کە لە جیاوازەکان لە 50 تمەنا هەیە لە ناوخۆی ئێرانی شە تا ئەستێکەر وا چکە 100,000 یەک بەستاکە بەڵام 50 بێ دوانەکە ئەمە بەراورد کە تۆ یەک دەفتەر بچی تمەن بکڕی بە نزیکەی 730 دانە بەستاکە ئەگەر سەی بێ ئەگەر 50 بێ ئەوە بێ بە 1400 بەستەکەی تر ژوورێکیوە بۆی تەرخاکی باسی بێموچەیتان بۆکەم لە هەرێمی کوردستان کە باردۆخی خەڵکی قورس کردووە دواکەوتنی موچە جوڵەی بازاری بە تەواوەتی سس کردووە فەرمانبەران تەنیا پێداویستی سەرەکیەکانی ڕۆژانەیانەکردن ئەویش بە قەرز فرۆشیارێکەڵێت جگە لە بازاریان وەکو پێویست نییە زۆرینەی فرۆشی ئەوەشی هەیەە بۆتە قەرز گەیلان پامنێری کورسانویست لە هەولێر چۆتە مارکێتێک کاکە محەممەد مارکێتی هەیە باسی بارودۆخکاکە ئەڵێ ئەم دەفتەری ئەیبینی پڕ بۆ تۆ ئەم 3-4 پەڕێ نەبێ بە پاکی ماوە هەمووی قەرزە
جاگەیلان دێڕێکی زۆر جوانی بەکارێناوە لە راپۆرتەکەی باز لەوەکە ئەڵێ ئەوەی دەفتەری قەرزەکە پڕ بۆتەوە گیرفانی خاوەن مارکێت پڕ نەبوو زۆری نمایە پڕ ببتەوە ئەرە ئەوەندەی مایە خب ئەوەندە هەموو قەردە هەمی بێمەعاشیشتە هەمی بە قەردە لە بری گیرفانی ڕۆژ دوای ڕۆژ لاپەڕەی دەفتەری قەرزەکانی پڕتر دەبێتەوە. محەممەد لە مارکێتێکی بچووک لە گۆشەیەکی شاری هەولێر کار دەکات. بەهۆی دواکەوتنی موچەوە بازارە نێوک پێویست نییە و زۆرینەی فرۆشی بۆ تا قەرزی هاتنی موچە وە خۆی دەڵێت دۆخەکەوا بەردەوام بێت فرۆشیان بە کاژ نامێنێت و هەمووی دەبێتە قەرز. معاش بەڕاستی دواکەوتووە بازارەکە تەواو تێک چووە ئەوەی دی ئەشێش دەبە بە قەر دەبا یەکجاری ینی ئەو مشتریانەی کە دێن لە دە مشتری نوێی بە قەر دەباتن هەمی قەردە پارەی کاژ نماوە هەمی قەردە ئێستا دەفتەر ڕۆستەکەشتان دی قەردی کە چەند پڕ بۆتەوە قەردەکە دەرە تا مەعاش دێ ئێستا دیار نییە مەعاشکەی دێتن ئەو تقریبا 50 ڕۆژ دوو مانگەون مەعاش ناتوە کابراهای خوبەتەمای مەعاش کرد هەر لێ با مەعاش بێ قەردەکە دێنەوە. بازار چۆڵە و مامەڵەی کڕین و فرۆشتن وەک پێویست نییە. ئەوانەشی لە بازارن بە گریفانی بەتاڵەوە هاتوون و بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە ماڵەوە. هاوڵاتیانیش دەڵێن خراپی دۆخی دارایی وای لێ کردوین بە دوای هەرزانترین کاڵادا بگەڕێین. بەڕاستی بێپارەیمان پێوە دیارە و گەپارەت پێنەبی شتەکان بەدڵی خۆت ناکڕی دایمە پەنادەبێ بەرەو شتانێکە کەمە کەرزانن و شتی ڕۆژانە دەکڕی ئەوە نیە برێ شتێک بکڕی لە بۆ هەڵگرتن لە بۆ جوانی و لە بۆ دڵخۆشی خۆت لەو شتانی زۆر پێویستە. بازار نییە بازار بە تاواتی کزە لەگە مەعاش نادەن کە مەعاش نیەتن بازارژ نییە دین شتی هەرزان بی کوالێت هەرزان بیتنەوەی دەکڕین شتی گران ناکڕین لەقەدەرایی بەرچ و خۆمان. گەرم و گوڕی بازار پەیوەندی ڕاستەوخۆی بە هاتنی موچەوە هەیە نزیکەی دوو مانگیشە موچە دابەش نەکراوە ئەمە ژێندەی دیکە دۆخی هاوڵاتیانی خراپتر کردووە. دواکەوتنی موچە دۆخێکی وای بەسەر فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان داهێناوە کە ناویان لەسەر دەفتەری قەرزی زۆرینەی فرۆشیاران بنووسرێت. ئیدی فرۆشارانیش دەستیان لەسەر دڵیانە کە ئاخۆکەی موچە دابەش دەکرێت تاکو ئەوانیش قەرزەکانیان وەربگرنەوە. گەیلان سابیر کورساد نیوز هەولێر. باسێکی بازای ڕانێشتان بۆ بکەم خالید ئەحمەد پامیر کورسان نیوز لە ڕانێت چۆتە بازار لەوێ لەگەڵ پێشمەرگەیەکی خانشین قسەی کردووە کە پێشمەرگەی و خانشین کراوە بەهۆی دابەژنەکردنی موچە ئەو پێشمەرگە خانشینە کە ژیانی بۆ پاراستنی ئەم خاکە بە دەراوە دەستگێڕیەکە هەندێ شتی وردەی لە بەردەم خۆیان داناوە ئەیفرۆشێ کابرای خانشینەڵێ ناکرێ ئەمە بارودۆخ و گوزەرانمان بێ پێویستە بە زووی موچە دابەش بکرێ. دوو کانارێکیش هەر لە بازاری ڕانی ئەڵێت بازار ئەوە نەبێ موشتریە خەریکەیتە نزیکە بێتەوە لە سفر وەگەوەی کە ڕۆژێک لە 24 ساعتە تۆ هیچ نەفرۆش. مامعەلی پێشمەرگەیەکی خانەنشینە 500,000 دینار موچەکەیەتی دواکەوتنی موچە ناچاری کردووە لە ناو بازاڕی ڕانیا هەندێشمەکی وردا لە بەردەم خۆی دابنێت و بیفرۆشێت. مامعەلی دەڵێت دوو مانگە موچەم وەرنەگرتووە وەزعەکە خراپە داواکارم کێشەی موچە چارەسەر بکرێ. پێشمەرگەیەکی خانەنشینی کۆنم مانجیە 350 بۆ ئێستا بۆتە 500 بەڵام ئەوە دوو مانگەیە پلوس نەهاتووە مەسرەفیش گرانە بەڵا ئەو شتانە دەفرۆشم ڕۆژەیە 500 ڕۆژەیە 1000 ڕۆژەیە 3000 ڕۆژەیە سفرە ئەوە ئەنجام لە زۆر کەس چاتم زۆر کەس لە من خراپترە دەڵێم خوا ڕوحمێ بکە کەوتوینە بینی ئەم دوو حکومەتانەی خۆمان ئەو دەڵێ خەتاوی ئەو دەڵێ خەتاویە ئەگە بۆمان چارەسەرکەن وەڵا خێریان دەگاتێگە ئەم مشکلەی بۆ میلەتەی حەل کرد. دواکەوتنی موچە بە تەنها کاریگەری لەسەر ژیانی فەرمانبەران و موچەخۆران دروست نەکردووە بەڵکو و جوڵەی بازاڕیشی لاواز کردووە و فرۆشی دوکاندار و بازاڕی کەم کردوتەوە. ئەو وەسعی بازاڕەکەی ئەیبینی بەڕاستی بەبێ موچەی زۆر کاریگەریەکی لەسەر بازاڕی هەبووە سە سەیری ناو دوکانەکان کە هیچی مشتری تێدا نیە کەس نایە شتێ بکڕێتن کاریگەریەکی زۆری لەسەر و بازاڕی هەیە بڕوا بکە گەرەوە بێتن کەس هیچ دوکانە کرێیەکەی لۆ دەرناینیتەوە
ناتوانانی کریم مانگەکەی پێ بداتەوە وەزعەکە هەتا بڵێ بەرەو خراپی ڕواتن بوجە بەڕاستی کە نەبوو ئەو وڵاتە لە ئابووری ناسێک دەڵێت بۆ چارەسەرکردنی گرفتی موچە پێویستە کێشە سیاسیەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا چارەسەر بکرێن و ڕێکەوتن بکەن هەناردەی نەوتیش دەست پێ بکاتەوە. بە بۆچوونی من باشترین چارەسەر ئەوەیە کێشەی سیاسی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عراق چارەسەر بکرێت بۆ چونکە ئێمە ناتوانین بە پلانی کوردخایەن ڕاستەوخۆ دەست بە کۆمەڵە سێکتەری ئابووری بەرین بۆیە باشترین شت ڕێکەوتنی سیاسیە هەناردەکردنەوەی نەوتە و ئەو داهاتانەی کە لە تەواوی داهاتان نانەوتیەکانمان هەیە لە تەواوی کوردستاندا بە شێوەیەکی دادپەروەرانە کۆ بکرێتەوە و جارێکی تر دابەشی موچە و بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت ئەوە خاڵێکی زۆر گرنگە. ماوەی زیاتر لە 10 ساڵە گرفتی دواکەوتنی موچە بەردەوامە بەڵام حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا نەیتوانیوە کێشەکە چارەسەر بکات ئەمەش دۆخی ژیانی موچە خۆران و هاوڵاتیانیشی سەختتر کردووە. ژیان و گوزەرانی هاوڵاتیان و جوڵەی بازاڕیش بەندە بە دابشکردنی موچەوە. ئێستا کە ماوەی نزیکەی 2 مانگە دابشکردنی موچە دواکەوتووە کاریگەری زۆری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و جوڵەی بازاڕیش دروست کردووە و خواستی کڕینی شتومەک لەلایەن هاوڵاتیانەوە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. خالید ئەحمەد کورسان نیوز ڕانیە. گەیلان لە هەولێر وتی بۆی بێموچەییەوە دەفتەری قەرز پڕ بۆتەوە. خالیدیش لە ڕانیە وتی تر دوکاناری وتیەوە بازاڕمان نزیکە لە سەفەر. دڵدار پەیامنێری کورسان نیوزە لە ئامێدی. ئەو ئەڵێ ئەوە نەبێ بازارێ بەشێکی زۆری دوکان و بازارەکە هەردایان خستووە چۆ خەڵک توانای نییە شت بکڕێ ئەگەر بیشی کڕێ شتە پێویستەکان و بە بڕی کەم پێداویستەکانە کرد. بازار ئامێدیە ji ber bêkariyê beşeka zor ya dikanan hatîne girtin û prêjeyeka zor kar hatiye rawastandin û hawlatiyan şiyanên kirîn û firetuna kelûpelan nemoyne. Ji ber hindê hawlatî behez li jiyara rojane ya bazarî dikin. Yan bînin ku bazara Amêdî rastî bazarekê gelekê bêserûber e yanî تقریبا نزدیکی 5 دکان هم هاتینا گرتن و شول نینه یعنی همه دکانت خود گرتن یه چوینه و اگر مجهبه اكيد اف دکان هنا بکنده بچک علاقه ده بتاع عنا بخشول کتن دا شین هنو چن نو که خو سیاه جینا هنا وارا چمکو دکان همید گرتی نماده هکا دکان گرتی بالماده سیاه تکی را وره اكيد افریکانی کومالگه هم شوکی گشتی یا همی پشبستن سر راتبی کلی موچه کلی موچه جوریکه هولات یعنی بینا 6 رو جورا کوش بلیوه 6 رو جورا کیجی چه عملین کدهت یا نهت هر چنده یعنی باندورا کو گلا کو مازن سر دور اومجب شوکی گشتی طیبتی یعنی ابسان نمونه که گشت گذار یعنی که پارو پیرو افساله همو یک جور افشین بجنته گشت نمایا آبوری ناسک جید بجید بارودخ نهای آبوری چندین کشه بو هولاتیان درست کرینه طبعا عمود في ريجيون بورايا وقت تو راتب الموظف قطعة كاي دبتا تاسيل سر سيكي همية كتن ندكون دوشول كن أكشول نو كتن ودي برف أورشة جواكي وچن وكيان بينين نسبة طلاق جلق بترولياتش نسبة زواجه مشكلة مازن ما بين خلق شبن أف موضوعه نم موضوعه كهي وكو دو هاي ويا أف 2014 ورا أف مروفا إدارة دانوی ملتی نزانم بکن. لوی دوره پرانیا خلکی بهیویا دابشکرنا موچینه جبرکو کرتی تایبت ده آستکی لاواز دایو کار به دست حولاتیان ناکوید. دمکی دا اوه همی بازار دوره آمدیه بو. لیتنها دا بیکاری و بیبازاری زوربه دکانین وی بازاری هاتی نگرتن. دلدر عارف کورسات نیوز آمدیه. باسی شتێکتان بۆ کار پێوەستە بەم بابەتی بێموچەی و بێپارەیە بەڵام تەکنیکێکی تریشیتیە ئێستا چێشخانە و ڕێستۆرانت و شت زۆر بوون مەبەستیانە خەڵک بێت کڕیاری زۆریان هەبێ و نان بخۆن لایەن چالنجیاندانە ئەو چالنج واتە تۆ بتانی ئەو یاریە ئەو تەحەدیێوان بکەی ئەوە توانین بە بەلاژ نان بخۆی بۆ نمونە هەندێک ڕقەمە بە خێرایی ڕوا لە دەیابی وەستێنی تۆ خواردنەکەت فریەیان بزمارێکی داناوە ئاونە هەر نازان بە کەس داناکوتێ بە سێ چەکوشتۆ بێن بزمارە داکوتی ئەوە سترێس و قەلەقەبی
هەرنای پێکە جاری وا هەیە لەگەڵ هەندێ بابەتی تریشە هەندێکیاندای ناو ئەگەر زۆر بخۆی پارەی مەیە بتوانانی پیزاکە تاواکەی شلۆ برنجەکە تاواکە یان تونخۆری ئەو خواردنە تونە زۆرە بتوانانی بخۆی واکەن بەمە سەرنجی کڕیارانیان ڕاکێشنێکێک لە خاوەن چێشخانەکانەڵێ مەبەستمان لەم یاری و گەمانە بوو ئەوەیە کە پەیوەندی نێوان ئێمە وەکو خاوەن چێشخانە لەگەڵ مشتریەکانمانە باشتر بێت و دڵیان خۆشتر بێ لێرە. لە هەولێر بەشێک لە چێشتخانە و شوێنە گشتیەکان بۆ ڕاکێشانی کڕیار بۆ خۆیان بەهۆی قەیرانی دارایی و خراپی دۆخی هاوڵاتیان ئۆفەر و دەست پێشخەری تایبەت بە داشکان و نەدانی پارە کار پێ دەکەن. هەستان بەدانانی ئەو چاڵنجە لە پێناو دڵخۆشکردنی هاوڵاتیان و پەرپێدانی پەیوەندی نێوان ئێمە و هاوڵاتیان. ئێمە وەکو ستافی چێشخانە و بەڕێبەرانی چێشخانە بیرمان لەوە کردەوە کەوا چاڵنجێک دابنین هەم ببێتە هۆی ئاسانی بۆ گیرفانی هاوڵاتی هەمیش دڵخۆشکردنی مشتری و هەروەها تاقیکردنەوەی چانسی خۆی. بەشێک لەو کەسانەی سەردانی ئەو چێشتخانانە دەکەن باز لەو چاڵنجە دەکەن کە هەندێک جار بەخت یاوەریان دەبێ و چێژ و خۆشیان پێدەبەخشێت. وەکو شانسەکە ینی لێ دەیەگە دەربچی ئەو پارێمێزەکە لێ وەرناگرێگە دەریش نەچی بەخت یاوەردەبی پارێمێزەکە دەی بدەیت تاگەر لە بۆ دەرد بچووە ینی گەزەکەت بەلاژ بوو طبعا بەلاژ بوو بەزەوە دەسانیە و چرکە بوو ینی نێزیک بوو لە شانسەکە بەڵام دەرنەچوو هەرکە دێم نانیش دەخۆم دەم چاڵنجەکەی دەکەم جارێک شلوم دەرچوو بەزە و جارش بەختیاوە نەبوو واللهی شتێکی زۆر زۆر جوان ینی شتەکە مەسەن لە هەولێر ینی ها وزت پێ دەبەخشی کە مەسەن بچی دایم بێ مشتری. ئەو کەسەی ژمارەکە لەسەر دەڕابگرێت تەواوی ئەو خواردن و خواردنەوانەی سەر مێزەکەی بەخۆڕاییە. دەگوترێت ڕۆژانە هەر مرۆڤێک چەند جارێک بەخت و شانسی هەیە. هیوای وێنەگرم ئەمڕۆ شانسی ئەوەی هەبوو کە لە دەڕابگرێت. منیش ئەم بەختە تاقی دەکەمەوە بزانم دەتوانم لە چەند ڕای بگرم. شانسی منیش نزیک بوو لە هیوای وێنەگرم بە هیوای ئەوەی کە هەموو لایەک شانس و بەختیان باش بێتن. قارەمان زەوهەر کورسات نیوز هەولێر. دڵم خۆش بووتم قارەمان لە دایای وەسێنی و ئێمەژە چین بۆ لای بەڵام دوو چرکە زیاتر وەسانی بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت.